سلااوتان لێبێ خۆشەویستان و ئازیزان، ئەم جارەش خۆشحاڵم بە دیدنی ئێوەی ئازیز لە تەلەڤیزیۆنی پەروەردە مامۆستا ڕێبازم لە بەرنامەی پۆلەکەم لەگەڵتان دەبن. دەمانەوێت ئەمڕۆ قسە لەسەر چۆنیەتی گرنگی پێدانی زمانی کوردی بکەین لە وڵاتی بەریتانیا، بزانین زمان و پەیوەندی نێوان خێزان و قوتابخانە چییە، ئەو لایەنانە شوێن، ئەو لایەنە پەروەردەیانە تایبەت چێن کە هاوکارن بۆ ئەوەی زمانی کوردی گرنگی پێ بدرێ و گەشەی پێ بدرێ. ئایا لە دەرەوە بە نمونە وڵاتی بەریتانیا کە بە هەزارەها خانەوادە و تاچی کوردی لێدەژی گرنگی لەسەر لە ناوچوونی زمانەکەیان هەیە یاخود نییە؟ بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە گرنگە ئەمڕۆ مامۆستا سۆران وەهاب سەرپەرشتیاری خوێندنگەی کوردستان لە وڵاتی بەریتانیا بە لە ڕێگەی بەرنامەی زوومەوە لەگەڵمان دەبێ. ئێستا لە وڵاتی بەریتانیا قسەی لەگەڵ دەکەین و مامۆستا گیانە و کاتت باش. باشە بۆ ئێمە باشی چاچی مامۆستا، ئەحواڵتان چۆنە؟ لەخوا بەزار زۆر سپاسیەوە باشن. یاخۆ باش مامۆستا گیان، سەر چاوەکانم. مامۆستا دەمانەوێت بزانین ئێوە وەکو ئەو ستافەی کە هەن لە خوێندنگا کوردیەکان ڕۆڵتان هەیە وەکو مامۆستا، بزانین ڕەوشی زمانی کوردی لە وڵاتی بەریتانیا چۆنە؟ زۆر سپاس کاکە ڕێبازیان بۆ پەیوەندیتان، سپاس بۆ کەناڵی پەروەردەتان کە تیش بخەین سەر ئەم بابەتە. بەڕاستی بابەتێکی زۆر گرنگ و بابەتێکی زۆر هەستیارە. هەمیشە ئیشمان لەسەر ئەوە کرد چۆن بتوان ئێمە زمان و کەلتوری خۆمان پارێزین. هەڵبەتە لەوەتەی کە بڵێن کورد هەیە کۆز دەکاتن، لە ساڵی 91ەوە کۆز تەشەنەی کرد، کۆز زیادی کردووە، لە 2000کان کۆز زیاتر بووە و ئێستا بە ڕەچاوی ژمارەی کە لە بەرچاومان بێتن نفوسی کورد لە وڵاتی بەریتانیا سەر و 300,000 کوردی تێدایە. درکمان بەوە کردووە کە ئێمەمانە هەڵنەسین بەکارێکە، هەڵنەسین خۆبەخشانە کارێک نەکەین. ئەو کاتە ئەو نەوەی کە ئێستا دروست دەبێت لە وڵاتی بەریتانیا و ئەوروپا دروست دەبێتن زمانەکەی لەدەستدا. ئەمە خەمی ئەمڕۆمانە، ئەمڕۆ ئەو نەوەی ئێستاکە هەیە بڵێنسا من خەمی خۆم نییە. ئەو مەترسی هەبووە مامۆستا سۆران کە باز دەکەن لەنا دروست دەبێت دروست دەبێتن تۆ نەوەیەک لەدەست دەدەی، ینی تۆ 300,000 کەست هەیە لە وڵاتەدا، ئەم 300,000 کەسە نەوە دروست دەکاتن، خێزان دروستکات جایشتر. وەکوتە من وەکو خودی خۆمە کێشەم نییە، کوڕەکەم کێشەی نیە، لەوانەوەی کوڕەکەم کێشی نەبێ، بەڵام لە دوای ئەوە مەترسیەکی زۆر دروست دەبێت ئەگەر ئێمە لە ئێستاوە دەست نەخێنسە ئەم برینەدا، ئەو نەوەی لەدەست دەدەین. بەڕاستی ڕاست لە ناخا لە ڕووی دیێنەیە و کوردن، لە ڕووی هەموو شێ قساکوزی کوردن، بەڵام لە ڕووی زمانیەوە کورد نابن، لەبەر ئەوەی خۆش دەزانی هەر بنێتەوەیەک بە زمانەکەیەوە دەناسێکە تۆ ناسنامەکەت کە کوردی، تۆگەر زمانەکەت نەزانی کاتە تۆ ڕاستن وەکو نێتەوە کوردی، بەڵام تۆ دەبێت زمانەکەت پێش هەموو شتێکە ئەجینا زمانەکەمان لەدەست دەچێت. زۆر باشە. باشە، مادەم باسیەوەت کرد مامۆستا کە 300,000 نفوسی کوردی لە وڵاتی بەریتانیا هەن، ئایا زمان و پەیوەندی لە نێوان خێزان و قوتابخانەکاندا چۆنە بۆ گەشە سەندون و مانەوەی زمانی کوردی بە زیندوی؟ هەڵبەتا بۆ ئەم کارێکاری تایبەتی ماگرێت هەر کەسە و لە ئاسی خۆی هەر کەسێ بەپێی بەرپرسیارەتی خۆیدەوە هەستا بەم کارە کرد. مثلا من خودی خۆم مامۆستای کوردی نیم لە لێرەدا، مامۆستای وانەی بیرکاریم، مامۆستای وانەی کیمیا و زانستەکانم لێرەدا، بەڵام بە هەستکردن بە بەرپرسیارەتی، یعنی هەمیشە وا دەڵێم لە میراتی ماڵی باوکمدا من ئەم بەشەم بەرکەوت، ئەم بەشە میراتەم بەرکەوتە کە بەشی نیشتیمانە، پاراستنی نیشتیمان. هەڵبەتە هەستکردن بەم بەرپرسیارەتی زۆر زۆر سەختە. لە 2019 ئێمە دووچاری حاڵاتێک بووین کە لە ڕۆژاوە بەرکەوتەیەک ڕوویدا کە ئەمەش بۆ هۆی لە دەستدانی عەفرین و ئەم بابەتانە. لەوێ من بەڕاستی زۆر خەمبار بووم، یعنی ئێمەمانە کە ناتوانین هیچ بکەین، بەڵام دەتوانین کارێشتر بکەین کە بتوانینەوەیەکمان لە دەرەوەی وڵاتە هەیە زمانەکەی لەدەست نەداتن. بۆیە هەڵبەتە کەنام بۆەوە بکە بتوان خوێندگایەکی کوردی بکەینەوە. بۆ لە پێشتر هەبووە، لە پێش کار کراوەوەنی، بەڵام من تاکە کەسە من تەنیا خوێندگای کوردی دەکەمەوە، بەڵام هەر کەسە بە جۆرە ستایلێک و هەر زۆر بە جۆرە بابەتێک ئەم کاری کردە. بەڵام بیری بۆچی من لەوە داوو کە من کردمەوە خوێندگاکەم کردەوە بۆ ئەو نیازە کردمەوە کە بەڕاستی ئەگەر ئێمە نەتوانین لە ڕووی چەکەوە هاوکاربین بۆ پاراستنی خاکەکەمان، بەڵام دەتوانین لە ڕووی زانستیە بتوانین پژیەکی گەورە بین بۆی زمانەکەمان لەدەست بدەین. بۆیە هەستاین بکردن پێشوازی خێزانە کوردیەکان چۆنە بۆ ئەو کردنەوەی خوێندنگە و بەڵێ بەڕادێکی زۆر 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 من دەڵێم
باش نییە زۆر باش نییە بەڕاستی زۆر پێ ئەو ژمارە کە هەبێتن زۆر باش نییە دی هەرێکە لە لای خۆمانەوە خوێنگایەکمان هەیە هەرێکە لە لای خۆیەوە خوێنگای بەڕ لە بەیتان چەندی خوێنگا هەزار لە مزگەوتەکان بێت لە شوێنێکمان گرت پێ پۆلێکمان گرت هەر کەسە بە ئاسی ئەم بەرپرسیارەتی هەڵساوە بۆ کردنەوەی خوێنگەکەم بەڵام دیسان ئەمە دڵمان ئاو ناخۆتەوە لەبەر ئەوەی هەموو خێزانەکان بەشدار نابن هەڵبەتەوە هەندێک کاریگەری نەرینیمان هەیە لەسەر ئێوە واتان کردووە مامۆستا سۆران بناسرێن ڕکلامتان بۆ کردبی خێزان بە هەموو خێزانە کوردیەکانتان گەیاندبی کە شتێکی وا هەیە بۆ ئەوەی بتوانن ئەوانیش بێن منداڵەکانیان بێنە قوتابخانەیە واتان کردووە خۆتان بناسیێنن بەڵێ وەکوەوەی یعنی خۆ سامستا تۆ بە شێوازت پێی بمنەکە من بەڕێستم لە ڕێگەی فەیسبووک ناسیوە هەڵبەتە تۆ من ناسیوە کە ساتی من ناسیوە لە ڕێگەی فەیسبووک من ناسیۆنیە ئەم ناسینەی کۆمەلگایە کە هەمان دەبێتە ئێمە وەکووتمان کەمینەینە لەبەر کەمینەینە زووتر یەکتر دەناسی ئاگاداری چالاکیەکان یەکترین هەڵبەتە هەمومان بێک و ئاگداری لە کارماندا ئەو ڕکلامانی کە ئێمە هەڵبەتە تەنیا فەیسبووکەکەمان زیاتر بەکاردێنن و خێزانەکان زیاتر مثل پێویستی خێزانەکان کە هەمانە یعنی خەڵ دەزانێت مەکتەبی کوردی هەموو خەڵسە کەس نییە نەزانێت مەکتەبی کوردی هەبێت لە بەریتانیادا جا لە شارەکەی من یا لە شارشتر بێتن بەڵام ئەوەیە کەمتر خەمێکی خێزانان زۆر زۆر بەرە و ئەم بابەتە ناتن و هەمیشە من لەرەوە دیباردن کار دەکەم منداڵەکانتان بێبەش مەکەن لە فێری زمانی کوردی ئەمڕۆ هەسی پێ ناکەیتەوە وەکو لە ماڵە قسە دەکەی بەڵام ئێمە خەمی دوا ڕۆژمان لە دوا ڕۆژە تۆ نەوەیەک لەدەست دەدەیت کە ئەم نەوەمان لەدەستدا بەڕاستی کارەساتە بۆ من نمونێکی بچووکت بۆ دەینەوە لێدا من وەکو وانەی تایبەت دەڵێمەوە 2023 یەکی لە خێزانە کوردەکانە من دەست بە مناڵەکەی دەڵێم لە کاتێکدا دایکەکە کووردە و باوکەچی کووردە بەڵام منداڵەکە هیچ قسەیەک ناتوان لەگە دایک و باوکە کاتە بە ناچاری بە ئینگلیزی لەگەی قسەکەن و لەگەڵش دایکەش ئینگلیزی نازانێت نەدایکەکە ئینگلیزی زانین نەکوت یعنی لە ماڵێکی سامتی بێدەنگدا من دەچم تەرجمەم دەکە کاتە دەستم پێدەوتۆ دەمەد کوڕەکەت وات قسەی بۆ دەکردن بە ئینگلیزی مش تەرجمەم دەکرد بۆ دایک ینی وەرم دەجا بۆ کوردەکە لەمەوە بەڕاستی زۆر زۆر کارەساتە بۆیە لەمەوە من بەڕاستی پلانێکی کەم هات بەمێشکا یەکی لەم پلانە ئەوە بوو هەڵسان بە بەنامەیەکم بڵاوکە لە ڕێگەی فەیسبووکەم بەنامەیەکم بڵاوکە بە ناوی بەنامە یەکبوون و کۆکردنەوەی سەرجەم ئەو خوێنگە کوردیانی کە لە وڵاتی بەریتانیا هەنا بۆی بتوانین سیستەمی خوێندنی کوردی داخی سیستەمی وڵاتی بەریتانیا بکەین بەڕاستی ئەوە بۆ خۆشبەختانە ئێمە کۆمەڵە مامۆستای باش بەدەم ئەم بانگوازات کۆمەڵ بەدەم ئەم بانگوازە هات و لەگەڵ ئەوەشە ئێمە لە 23 کۆمەلگایەکمان دشت بەنای بەڕێبەتی پەروەردە لە وڵاتی بەریتانیادا خەسانێک هەبوون داوت بۆچی بەنای بەڕێبەتی ئەم کارە دەکەن یعنی بۆچی بەڕێبەتیان هەڵبژات بۆ حکومەتی بەریتانیا شاوکارە لە ئێستادا حکوومەتی بەریتان هیچ هاوکارشی نەکردووەکو ئێستا بەڵام ئێمە پلانمان بۆ داناوە پەیڕەومان هەیە و کارمان سەکرەوە ئەم بەڕێبەتیمان دروستکەی بەڕێبەتێک کە لانی هیچ لانچ حزبی پەیوەندیدارێ پێوە بەڕێبەتی سەربەخۆیە تەنیا کارمان تەنیا لەگە حکومت بێت لەگە حکومت هاوکار حکومت بە تارکی هەرمی کوردستاندا خۆشحاڵ دەبین و لەگە بەڕێز دکتۆر ئالان کاتی خۆی ئێمە دانیشتوین و قسەمان کردو تەواوی بەرنامەکانمان پێوتونە و خۆشبەختان لەم ماوانەدا ئەوەی کە ئێمە وتمان بەڕێزیان جێبەجێیان کردووە بەڕێبەتیشان دروست کرد بەنای بەڕێبەتی دەرەوەی هەرمی کوردستاندا بۆ ئەوەی کە بتوانن ئەمە لە پێشنیاری ئێوە بوو مامۆستا سۆران و من ناڵم لەسەر پێشنیاری من بێ بەڵام ئێمە پێشنیارێکمان خستە بەردەستی ئەو لێرە کە بینیم بەرنمەکەی ئەویان بەڕێزیان شێوازێک بوو بەرنمەکەی من شێوازشتر بوو و ئەوە بوو ئێمە بەڕێباتەکەمان دروست کرد لە دە ئەندامی بەڕێزی دەستەی باڵا پێکات بوو ئەم بەڕێباتی سەرۆکی نەبوو لای خەڵ زۆر سی بوو ینی بۆچی ئەم بەڕێباتی بێسەرۆکە بۆ بێبەرەبەرە بۆ ئێمە باوەڕمان وا بوو هەرێک لە ئەنداماندا سەرۆکێک بێ بۆ ڕاپەڕانی کارەکان خۆی خۆشبەختانە توانیمان سەرکەوتوو بین لەم کار نزیکەی 2 ساڵ ئێمە ئیجسە ئەم بابەتە دەکەین و ئێستادا لە پلانکی درێژخانمان هەیە کە ئێمە پلانی ئەومان نییە تەنیا لە مەکتەبێکدا خوێندگەیەکی کوردی بکرێتەوە پلانی ئەومان هەیە لە ناو خوێندگایەکی ئینگلیزیەکاندا زمانی کوردی هەبی بەشی زمانی کوردی بخوێنێت بەمەش بەڕاستی زمانەکەمان ڕزگاری دەبێت ئەمە مەبەستانەوەی بەس بۆ خێزانە کوردیەکان منداڵە کوردەکان دەتوانانی مەسامە بۆ سەرتا بڵێن بۆ خێزانە کوردەکان دەبێتن پاشان بۆ ئەوەش دەبێتن کە خەڵکی تردا خەڵکەی بێگاش حەزبە مەسەر لە وڵاتی بەریتانیادا زمانی فەڕەنسی زمانی ئەڵمانی زمانی ئیسپانی لە خوێندگەکان دەخوێنرێتن ینی شتێک نییە بڵێم ئیزباری بێتن
بەڵام هەموو منداڵ بۆی هەیە کە دوو زمانی زیاتر لە زمانی ئینگلیزیەکە زیاتر بخوێنێت زۆر بۆی باش ئەمەش بەڕاستی دەرفەتێکە بۆ ئێمەمانان زۆر زمانی فارسی هەیە ئەمە وەکو فاردەی خوێنێت عەرەب هەیەی کەواتە تورکیا هەیەی بڵێ مامۆستا سۆران بووم بوورە کەواتە ئەوەی کە وەزارەتی پەروەردە بڕیاری لێداوە نەک لە وڵاتی بەریتانیا لە بۆ وڵاتەکانی تکە شمول دەکاتن بۆ ئەو بەڕێوەبرایەتی کە پەیوەندی بە دەرەوە هەیە بۆوانی شمول دەکات هەڵبەتە وایە من کە بیرۆکەی ئێمە لەوەدا بوو لەبەر ئەوەی کە بەربەت سلەیمانی هەیە هەولێر هەیە کەرکووک هەیە هەڵەبجە هەیە ناکرێت ئەم نفوسە زۆرش کە لە وڵاتی بەریتانیا ئەوروپا هەبێتن بەڕگات پەروەردەی نەبێتن خۆتان دەزانێنی بنچینەی هەموو پێشکەوتنی وڵاتی پەیوەندە بە پەروەردەکەیەوە ئەگەر تۆ بنچینە و بناغی پەروەردە تەواو بێتن سەرکەوتوو دەبێنی دەوڵەت دروست دەبێتن جا بۆ ئێمە ئیشمان بەڕاستی لەست ئەم هەنگاو کرد خۆشبەختانە دکتۆر ئالان زۆر جددی بوو لەسەر ئەم کارە و زۆر پێی خۆش و بەم کارەدا و حتا ئێمە وتمان ئێمە ڕاستی سوپایەک لە مامۆستا دروست دەکەین چەندین شی باشمان کردەوە و ئێستاشدا لە قۆناغی ئەوەی کۆنگرێک بەستین و لە قۆناغی ئەوەی ئێمە لەگە حکوومەتی بەریتانیا تاوتوێ بکەین کە زمانی کوردی داخلی سیستەمی وڵاتی بەریتانیا بکەین هەنگاوەکەمان بەڕاستی ئێمە هێواشە هەمیشە کاتێک کە داشمەزراین پلانەکەم بۆ 5 ساڵە بەڵام 5 ساڵەکەمان چۆنە پلانێکی دێشخانی 100 ساڵیمان داناوە نەکەمە تەنیا ئەمڕۆ دەست پێ دەکەین بەڕێباتێک دروست دەکەی سوێن لەناو دەچین بەڵام بڕیارەکەمان ئەوەیە کە لە دوای 5 ساڵدا بتوانین ئەو خەونە بێتە دی بەڕاستی مامۆستا سۆران جگەر لە خۆتان جگەر لە وەزارەتی پەروەردەش کە ئێوە لەسەر خەت بوونە لەگەڵیان هاوکارتان بوونە لایانی دیکەی پەروەردەیی خۆت لە دەرەوەی وڵات دەژی دەزانی منەزەمات و ڕێکخرا و ئەوانەی پەروەردەیی زۆر هەن چی دیکە چی لایانی دیکەی پەروەردەیی هەیە کە هاوکارتان بی بۆ بەرەو پێشچوونی بڵێ وەکو هاوکار تایسە بۆ ڕاستیکەمە وەزارت کرد وەکو هاوکار تایس هاوکاری نەکردوین مادیەن هاوکارمان بداتن بەڵام لە ڕووی معنەویەوە پاڵپشتی ئەو کارانەی کردو دەستخۆشی لێکردوین بەڕاستی زۆر ڕاست دێگای دەستخۆشی و دێگای دەستخۆش بۆ هەموو تاکێکی کوردە نەکە بڵێن بۆ وەزارەتە لەبەرەوەی من پڕیامان داوتەنیا لەگە حکومەت کارکەین و ناوی حکومەت بەرزکەینەوە و حکومەتمان بە دنیا بناسیێن و خۆشمان بە دنیا بناسیێن و زمانەکەشمان بەڕاستی بپارێزین لە فەوتاندا بپارێزین وەکو ڕێکخرا و ڕێکخراوی ئێزگار زۆر کراوەتەوە لە وڵاتی بەریتانیا بەناوی کورددا کراوەتەوە هەرێکە و پلان و بەرنامەجی استراتیژی خۆی هەیە بەڵام ئێمەمانە کە ئەم بەڕێبەتمان پەروەردەی ئەم ڕێکخراوانە ئەوەی باسی دەکەی گیانە هەرێکە و جیازیانە مەسەن کۆمەڵە ڕێکخراوی جیازیا کۆمەلگای جیازیا دروست بووە بەڵام هەیە مەسەن پەروەردەشی تێ کردووە من دەڵێم نان بۆ نانەوە گۆشت بۆ قوڵەستان تۆ ئەگەر ئیشەکەت ئیشی پەروەردەیی نییە دەستکاری مەکە دەستی لێمە ئاماجەکەت ناپێچێ ڕاست ناپێچێ مەسەستا من خودی خۆم مەکتەبی کوردیم هەیە من لەبەرەوەی مامۆستای کوردی نیم لە خۆمڕا نابین دەستی کوردەکە بڵێمەوە مامۆستا کوردەکان دەست دەڵێنەوە لە کاتێکدا ناچار دەبم کە دەستی کوردی بڵێمەوە کە پێویست بێت کە مامۆستاکە مخیابێتن دەستی کوردەکە بڵێمەوە لەبەر من مامۆستای کوردی نیم لە خۆمڕا نابینم و لە پاڵ ئەوەشدا کە مامۆستای کوردی نیم من بەرهەمێکم بۆ مناڵان دروست کە کتێبم بۆ مناڵان داناوە لەسەر ئەساسی ئەو بناغی بەڵام ئەمەش هەستکردنە بە پرسیارەتی مامۆستا سۆران مادام جەنابتان دەتوانن بیکەن ئەگەر مامۆستای کوردیش نەبێ ڕەنگە لەوانەیە وەکو خۆت باست کرد مامۆستای کوردی بتوانێت باشتر پەیامەکە بگەێنی بەڵام مادەم جەنابش لە سلکی مامۆستایەتی ئەم بەرپرسیارەتت خستی تا ئەستۆی خۆت جەنابشتان دەتوانن پەیامەکە بگەێنن بەڵێ هەڵبەتە ئەوە ڕاستەکە لەوەدا تۆ مەسەن لەبەرەوە ئێمە لە ڕووی لە خۆم خۆم سۆران لە 2005 لە سیستەمی پەروەردەی ئەم وڵاتە کار دەکەم لە تەواوی بەرنامە و پلانی ئەم وڵاتە بڕاستی ئەوەی کە ئێستا من دەیزانم ئەوەی کە منی دروستکرام وڵاتی بەریتانیا دروست کردووە خۆم بڵم کاتی خۆی کیمیان تەواو کردووە کە حەزم لە مەسەلەی بەشی مختبەرات و ئەوانە زۆر بوو بەڵام کە بیرم کردەوە چ بەشێک باشە بۆ ئایندەی کوردستاندا هەمیشە بیرەکەم وابە بۆ ئایندەی کوردستاندا بۆیە بەڕاستی مەسەلەی پەروەردەم هەڵبژار من لای خۆمەوە لەوەیەوە بەڕاستی بیرکردنەوەی ئەو کەسی لە ناو پەروەردەکە خۆت وتنی دەتوانی ئێمانە لەبەری کە مامۆستایەکی لە ڕووی دەروونناسیەوە لە ڕووی ساکرد لە ڕووی تێگەشتیمدا تێدەگەین ئەوانە بەڵام دیسان لەبەر ئەوەی خیابی مامۆستای کوردی کە نەبێتن ئێمەمانە پڕی دەکەینەوە بەڵام ئەگەر بێت مامۆستای کوردیەکە بە باشتر ئەم کارێکە لە شکەی بەڕاستی خۆبەخشانەیە دەستکەوتێکی دانیە بەڵێ سەرکەوتوو بن باس لە کەم تەرخەمیەکانی خێزانە کوردیەکان کرد باس لەم هەندێک گیر و گرفت کرد بەڵام جگە لەوانە ئەو تەحەدی و ئالنگاریانی کە هەنا بۆ بەردەم گەشە سەندنی زمانی کوردی چی دیکەن کە ببێتە ڕێگر و نەتوانن کە کارێکی خۆتان بەتەواوەتی ئەنجام بدەن
منافسەکردن یەکێک لە بابەتە ناشرینەکانە کە بوونی هەیە و ناشرینە هەر کەسە و کاری خۆی پێڕاست بێتن من کارەکە خۆم پێڕاستە لەیتر بەڵام من یەک ئەوم هەیە لە لای خۆمەوە من دەڵێم من چیم کە لە من باشتر بکە هەمیشە وا دەڵێم کە ئەو کاری کە من دەیکەم ئەگە کەمەخوڕی هەیە من خۆم احتیاطم کەمەخوڕەکەم ئەوەیە کە مامۆستای کوردی نیمە بەڵام غیابەکەم ئەوەیە پڕی دەکەمەوە من مامۆستای کوردی نیم کتێبێکی کوردیم بۆ مناڵدان لەبەر ئەوەی من زمانی کوردی نیم بەڵام دەزانم لە سیستەمی وڵاتی بەریتان مناڵە چۆن فێری زمانی کوردی دەکرێتن چۆن ببۆ زمانی ئینگلیزەکەی چۆن فێر دەکرێتن لە چ شێوازەکە من لەسەر ئەساسی ئەم بناغێ و سێ کتێبم بۆ مناڵەکان داناوە کە بەڕاستی ئەو مناڵە لە لای منن زۆر باشی دەخوێنن و دەنووسن و ڕێک و پێک ئەوەی ترکە زۆر ناڕەحەتمان دەکاتن بریتێ لەوەی مەسلەی لانی مادیەکەیە چکەتم لایەنی مادیشن نەبێ ناتوانین کارەکەی چکە ئەم پێویستی تۆ پێویست بە شوێنە حکومت شوێنی نەداوە بە ئێمە ڕۆڵامە شوێنێکە مەکتەبێک هەیە ئێوە توانن سەربەست لە مەکتب بکارکەن نا ئێمە بێ شوێن بگرین جا هەیە لە ناو مزگەوتەکان ئەم کار دەکاتن شوێنیان ئێوە مزگەوتەکان کارکە پێویست بە لایەنی مادی هەیە تۆ سەپۆرت بکات بۆ بەڵام لێرە حکومەتی کردو بۆ هەموو کۆمەلگایەکاندا لە شارەوانەکاندا بودجێشی دەخان کردووە تایبەت بۆ کۆمیتیانی کە مەسەن کۆمەلگانە مەسەن کۆمەلگای کوردی بێ یا هەر کۆمەلگایشت بێتن بودجەکە دەتوانین داواکەی لە شارەوانەکەدا پێت بداتن تۆ راپۆرتێکە دەیدەی و ئەرکەکان پێشکەش دەکەی پلانەکان هەم پێشکەش بێت لەسەر ئەساسی ئەمە داوای بڕێک پارگەیت بڕە پارەکەش تەنیا بۆچیە بۆ کرێ شوێنەکەتانی ئەو مەسفای شوێنەکەت پێویست بێتن یاخۆ دەستگا خێریەکان زۆر هەن لە وڵاتە دەستگای خێریانە زۆر سەپۆرتی ئێمان من وەکو خۆم وەکو سۆران بەڕاستی ئەگەر ئەوان نەبووانە من نەتوانی یەک ساڵ بەردام کە ساڵ یەکەم لەسەر مەسرفی خۆم دەتوانین ئەم کارەکەم بەڵام تۆ یەک ساڵ دەتوانی دو ساڵ دەتوانین دوای سێ ناتوانین ئەگەر سەپۆرتێکی مادی نەبێ خۆشبەختە من زۆر بەڕاشکا لە ڕێگەی ئێشەوە دیسان لەڕێی کەناڵەکەشتان دەیڕێمەوە من سوپاسی دەستگای لۆتەری دەکەم لێ دەستگایەکە لێدا من 4 ساڵ یارمەتیم دەداتن هەموو ساڵێ تەواوی پارەی شوێنەکەی بۆ دابین کردمە شوێنەکەی بۆ کردمە و بێم نەتیشین لەو پارانکەوەی دەکەین شەفافانە بە خەڵک دەڵێن ئەمە سەرچاوەکانمانە ئەوە سەرچاوی دا هەندێک جار تۆمەتی حزبیمان دەخەنە پاکە ئێمە لایەنی حزبی من هێتا هیچ لایەنی حزبی یارمەتی نەدام هاوکاری نەکردم جگە لەوەی تاک بەگەی تاکەوە خەڵک یارمەتی دام زۆر ڕاستە مامۆستا سۆران بە ئەوە بکەینە کۆتا پرسیاری بەرنامەکەمان بەنیازن 5 کۆنگرەیەک ببەستن دەمانەوێت بزانین لەو کۆنگرەیە بەنیازی چین چی باسکەن چێ بەشدارە لەم کۆنگرەیە زۆر سوپاس دووبارە بۆ هەڵدانەی ئەم پرسیارە کاکە من وەکوتم لە 2023دا بەیاننامەیەکمان بڵاو کردو لە دوای ئەو چیرۆکەی کە باسم کردا زۆر نیگەرانی کردم و پاشان کە لە 20دا توانیماندا ئێمە کۆبنەوە بکەین لەم کۆبنەوە لە بڕیاری ئەوماندا من هەمیش قسەکەم کرد وتم من ئەم پرۆژە منم بەڵام کاتێ بەیانی ئەم پرۆژەکە منی تێدا نەماوە ئێوە خاوەنەکەنا خۆشبەختانە بە دەستێکی زۆر باش و بە ئەو کاتێ کەس مامۆستا بەشدار بوو ئێستا 130 ئەندام لەناو ئەم پرۆژەی ئێمەدا بوونی هەیە 130 مامۆستای ئەکادمی پەروەردەی بوونی هێدا و ئیش دەکاتە لە هەموو شارەکاندا ئەوە فراوانتر بوو پرۆژەکە زۆر فراوان بەڵێ فراوانتر بووە و هەموو دەڕێکی ئۆنلاین ئێمە چۆن قسە دەکەین هەموو کارەکانماندا زۆر ئەرچی سوکرسە خەڵکەکەدا لەڕێگەی ئۆنلاین توانین ئەم کارمەکەین لە ماوەی کەمترین لە ساڵی پارتوچێکماندانا بۆ ئاسی 4 بۆ 6 ساڵی پارتوکمان بۆ دانا و چەند بەشمان کردو هەر کەسە بەشەکان بە ئاسی خۆی کاری خۆی پەیرۆ پرۆگرامی خۆی دامەزران و لە ئێستادا لە ئەم ساڵدا پەیرۆ پرۆگرامش جوانمان نووسیوەتەوە هەڵبەتە ئێمە دەمانەوە ڕێکخراوەکی نمونەیی بن و ئەوە نەبی مەسەن تەقلیدی بێن هەمیشە تەقلیدی سەرۆکوانە باڕەوە هەمیشە بە سەرۆک نەبە وتمان سەرۆک تەنیا بۆ دەبێتن کە وەکو ڕەمزی سەرۆکی ناوچێ بێ بەڵام هەموو ئەندامێ دەبێت سەرۆک بێتن بۆیە لە ئێستادا ئێمە بڕیارماندا لەبەر ئەوەی ڕۆژەکەشمان بڵین 5 کاتی خۆی کە ئەم بەیاننامە بڵاوکراوە ڕۆژی 5مان هەڵبژە 2025 هەم ڕۆژێکی مێژووی دەبێتن بۆ هەمولایمان و هەمیش پلانی جێشقانمان کە هەبوو لەم ڕۆژدا ئەنجام بدەین دیسان کۆنگرەکەشمان ڕێگەی ئۆنلاینەوە دەبێتن خۆشبەختانە ڕاست ئەگەر کەم کوڕیشمان هەبێتن بەڵام 99 بڵێن ئێمە زۆر خۆشبەختین بۆ دەستێک کە هەمانە وە خۆبەخشانە ئەمە زۆر گرێتەوە خۆبەخشانە بێ کاکەی تەسەوەڕ ناکە ئێمە هەموو 2 هەفتە ئێمە کۆ دەبینەوە لانی کەم 4 ساعت بۆ 5 ساعت تەرخانکەین بۆ ئۆنلاین کۆ دەبنەوە هەفتانە بەڵێ هەمووی لە ڕێگەی ئۆنلاینەوە هەمووی لە ڕێگەی ئۆنلاین کارەکانمان کردووە زۆر سەرکەوتوانە کارەکان کراوە و تەسەوەڕ ناکەیت چەند هەنگاوی باش بەرەو پێشەوە و مجێکی خۆش لە ئارادا کە ئەوەش دەبینین
ئینشەڵڵا پەنا بەخوای گەورە پەنا بە و ستافە جوانە پەنا بۆ ئەندامان پەنا بە مامۆستا گەور باشانە و خەڵکی ئەکادمیسی دەتوانین سیستەمی خوێندنی کوردی لە ناو وڵاتی بریتانە بچەسپێنی کە ئەمەمان کرد بڕواتە بێتەوە ئێمە ئیسراحەت دەکەین بۆ هەتای دەحەسەینەوە زمانمان لە ناو چوون ڕزگار دەکەین ئەو نەوەیە ئەو مەترسی کە هەیە کەم دەبێتەوە. بەڵێ کام هیچی لەسەردا نامێتەوە ئەو کاتە بەڕاستی جێگای دڵخۆشی دەبێت بۆ هەموو لایەکمان. زۆر سپاس مامۆستا سۆران، خۆشحاڵ بووین کە لە ڕێگەی ئۆنلاینەوە لە بەرنامەی پۆلەکەم لە تەلەڤیزیۆنی پەروەردە لەگەڵمان بووی. ئێمە کاتی بەرنامەکەمان تەواو بوو، بڵێ زۆر سپاس مامۆستا گیان. من زۆر سپاسم دوای پێیان بگەێنم کار دەکەم لە دایکان و باوکانی خۆشەویست کار دەکەم لە هەر شوێکی دنیادان زمانی کوردی فەرامۆش مەکەن کاتان یەکەم مناڵەکانتان بێبەش مەکەن لە زمانی کوردی ئازاتی نییە مناڵەکەت بە ئینگلیزی بە فەڕەنسی بە وڵاتێکی زمانی تر قسە بکات ئازاتی ئەوەیە بە زمانی خۆت قسە بکەیت بە زمانی خۆت پەیامەکەت بگەین بە زمانی خۆت بتوانی تێکەڵی هەموو دنیا بین. ئێستا ئێمە کووردە بەڕاستی گەیشتن بەو دنیای هەموو کەسدا کورد دەناسێتن کاتە کورد دەناسێ و زمانی کوردی یەکێکە لە دەوڵەمەندەکان دەوڵەمەندترین زمانەکانی ژیاندا و دەمانێت بەزەندی بهێنەوە دەم خۆش زۆر سپاس دووبارە سپاس مامۆستا لە کاتمان گرتی بڵێ خۆشەویستان زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێزی خۆشەویستان کاتێکی خۆتەوە سپاس بۆ تۆش. لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەکەمان لە کۆتاییدا دەڵێن ئومێدەوارین ئەو سافە جوانە لە وڵاتی بەریتانیا کە گرنگی و خەمیان لەبەرە بۆ شوناس و پاراستنی زمانی کوردی سەرکەوتوو بن و لەو کۆنگرەی کە دەیبەستن بڕیاری باشی لێ بدەن و ئەنجامی باشیێبی تا بەرنامەیشتر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.